هەنگانەی خوارەوە لە خۆ بکرێت. یەکەم بابەتی خانەنشینی بۆتە بابەتێکی ڕێگر لە بەردەم بەرەو پێشچوونی خەرجکردنی موچە و بۆچەی هەوڵاتیان هەرێمی کوردستان دەبێت خەڵکانی ناشایستە کە بە ناشایستەیی خانەنشین کراون جیا بکرێنەوە لەو کەسانەی کە چەندین ساڵ خزمەتی وەزیفیان هەبوو بە شایستەبوونی خۆیان بە پێی یاسای تەقاعود و لە نەتیجەی پێدانی تەوقیفاتی تەقاعودی مانگانەیان لە موچەکەیان بردراوە دەبێت ئەوانە نەبنە زەحیە و قوربانی ئەو کەسانی کە بە ناقانونی و بە ناشایستەبوون خانەنشین کراون. بۆ ئەم بابەتە لەو پرۆژە یاسایە معالەجەی ئەم بابەتە دەکرێت و سندوقی خانەنشینی دروست دەکرێتەوانێ و چالاک دەکرێت و لەمە دوای تەوقیفاتی تەقاعودی دەخرێتە ناو ئەم سندوقەوە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە بە یاسا تەقاعود کراون وەکو باسم کرد نەبنە قوربانی چونکە ئێستا خانەنشینی هەموو بە یەک چاوسێرەکرێ هەمووش بەیەکەوە موچەکانیان دەدرێت. بابەتی دووەم لە نەتیجەی قۆناغی یەکەمی بایۆمەتری کۆمەڵێک دەرئەنجام دەکەوتووە ئێستا کە خەڵکیەکان زیاتر لە موچەیەک وەردەگرن، بەڵام بەداخەوە ئەو خەڵکانەی کە زیاتر لە موچەیەک وەردەگرن بە یاسایی زیاتر لە موچەیەک وەردەگرن. پێویستمان بەوە هەیە کە تعدیلات لە هەندێک قوانین بکەین بۆ ئەوەی کە چیتر خەڵک لە زیاتر لە سەرچاوەیەک لە هەرێمی کوردستان موچە وەرنەگرێت، چونکە وەزعی مالی هەرێمی کوردستان تەحمولی ئەوە ناکات کە کەسێکە بێ نەتوانێت موچە شایستەکەی خۆی لە کاتی خۆی وەربگرێت بە شایستەبوونی خۆی، بەڵام خەڵکێکە بێ زیاتر لە موچەیەک وەربگرێت. خەڵکێکی زۆر لە دەرەجاتی تایبەت تەقاعود کراون، مەسەلەن چەندین سەرکردی ڕزگاری خوازی گەلی کوردستان هەیە کە پێش ساڵی 91 ئەمانە ئێستا موچیان بۆ بڕاوەتەوە بە ناوی وەزیری. ئەمانە مستحقی ئەوەن کە ڕزگارانە لێ بدرێت، ئەمانە مستحقی ئەوەن کە خانەنشینێکی شیا و مقابلی ئەو هەموو قوربانیدانی کردوانە بکرێت، بەڵام نابێت بە ناوی پلەی وەزیر بێت، چونکە ئەم بەڕێزانە ڕۆژێک لە ڕۆژان لە وەزیفەی گشتیە وەزیر نەبوو. ئەمە بڕیار درا کە چوارچێوەیەکی یاساییدا بدرێت بۆ مراجعەکردنەوەی هەموو کەسانی کە بە ناشایستەیی خانەنشین بوون، چونکە ژماری خانەنشین و ئەو تەرخانکراوانەی کە خانەنشین دانراوە ڕقەمێکی گەورە پێگەهێنێ لە تەرخانکراوی گەورەی موچە. سەرڕای ئەوە کۆمەڵێک خەڵک هەیە کە ساڵانێکی زۆریان بە خزمەت بۆ حساب کراوە و پلە وەزیفەکانیان گەشتوتە پلەی وەزیفی زۆر بەرز لە کاتێکە ئەم ئەژمارکردنی خزمەتانە لەوانەیە زۆربەی زۆری بە ناقانونی کرابێت. بۆیە بڕیار درا کە لیژنەیەکی هاوبەر لە چوارچێوە ئەو پرۆژە یاسایی کە دەهێنین لە پەرلەمان بە زووترین کات مراجعەی ئەم دۆسیانە بکرێتەوەی هەمویان یا موچەکانیان ڕاست بکرێتەوە یا خانەنشینەکانیان هەڵبۆشێتەوە بۆ ئەوی کە هەموو لە چوارچێوەی یاسا خەڵکی شایستە خانەنشینی وەربگرێت. حکوومەت ڕاستی پێم وایە زۆر بەڕوونی ئاشکرایی لەسەر ئەم بابەتانە کرد و دروستکردنی ئەو لیژنە هاوبەشش لەگەڵ پەرلەمان و ئامادەکردنی پرۆژە یاسا هەمووی مانای ئەوەیە کە حکوومەت جددیە و دەبێت بەڕاستی بشکێ ئەمە، یعنی تاکەی ئەم بابەتە بەردەوام دەبێت کە وەکو باسم کرد خەڵکی شایستە ببێتە قوربانی خەڵکی ناشایستە. کە ناشایستەیە بەڕاستی دەبێت چارەسەری بۆ بکرێت، بوارێکیکە بدۆزەرە و ناگرێ بنێ سۆشیال، بەڵام لەناو کەرتی وەزیفەیان نا. مۆزەفێکت هەیە 40 ساڵ 43 ساڵ خزمەتی هەیە تۆقیفاتی تەقاعودی هەموو مانگێک لێ بەردراوە، ئێستا هاوشێوەیە لەگەڵ کەسێک لەوانەیە ئەمڕۆ تەعیین بووێت بڕگەی دومی بڕیارەکەی هەمان ڕۆژ تەقاعودیان کرد. طبعا حاڵەتێکی زۆر هەیە کە خەڵکێک مەسەلەن ئەژمارکردنی خزمەت کراوە بەشمار کابرا لە مەعاون ملاحیزەوە بۆتە خەبیر